پێشنیازەکان یەکێتی نیشتیمانی کوردستان کاردانەوەی لایەنەکانی لێکەوتەوە چونکە یەکێک لە پێشنیازەکانی کاراکردنەوەی پەرلەمان و گەڕانەوەی سەرۆکی پەرلەمانە بۆ هەولێر و دواتر ئەگەری گۆڕانکاری لە پۆستەکانی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەسەر ئەم خاڵە گۆڕان هەرزوو ڕایگەیان گۆڕانکاری لە پۆستەکانیان ناکەن و بە هیچ مەرجێکیش ڕازی نابن. پێشنیازەکان یەکێتی کاردانەوەی کۆمەڵ ئیسلامی کوردستانیشی لێکەوتەوە چونکە سکرتێری پەرلەمان پشکی ئەوانە. فەخرەدین قادر سکرتێری پەرلەمانی کوردستان ڕایگەیان ئەگەر هەر پرس و قەیرانێک بەلاچوونی ئەوان لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان چارەسەر ببێت ئەوە یەک و دووی لێ ناکەن، بەڵام حزبەکەی چاوەڕوانی ئەوەیە بە فەرمی پێشنیازەکان یەکێتی پێبگات و دواتر هەڵوێستی خۆی ئاشکرا بکات. لای ئێمە و پێشنیارە نەکراوە، هەر کاتێک بە فەرمی لای خۆمان پێشنیار کرا قسەی خۆمانەکەی. ئەوەی کە ئێمە ئەیزانین تا ئێستا ئەم چوار لایەنە ڕابردوو تەرحی گۆڕینی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان نەبووە و پێجەمە پێشنیارێکی تازە بێت ئەگەر ینی بۆ چوونێکی دروست بێت و باسکرا بێت لە کۆبوونەوەی کە من زانیاریم نییە تەڵەن ئێمە ئەو کاتەبیانی لای خۆمان پێشنیار بکرێ قساکە. لەسەر پێشنیازەکان یەکێتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەرەوپیری نەک پێشنیاز بگرە هەوڵی هەموو لایەکەوە دەچێت وەک ئەوەی یەکگرتوو زیاتر بە خەمی دۆخە سیاسیەکەەوە بێت تا ئاسایی ببێتەوە. ئەوەی کە یەکێتی پارتی کۆبوونەوەیان کردووە ئێمە پێمان باشە، یەکێتی پارتی دوو هێزی سەرەکین لە کوردستانەوە ئەبێ ئەوان دەست پێش خەری بکەن و ئەبێ ئەوان تەسحیح بن لەو پێناوە کە بتوانن لایەنەکانی تریش بێنە پێش. هەنگاوی یەکەم ینی حەقەتی ئەوەیە کە ئەوان دەستی پێ بکەن. لە دوای پێشنیازەکان یەکێتی و کۆبوونەوەی لەگەڵ پارتی ئێستا بەرپرسەکانی پارتی زیاتر باز لە کۆبوونەوە دەکەن. دڵشاد شەهاب ئەندامی سەرکردایەتی پارتی بە ماڵپەڕی فەرمی حزبەکەی ڕاگەیاندووە ئامادەن لەگەڵ سەرجەم لایەنەکاندا کۆ ببنەوە. ئەوەندامی سەرکردایەتی پارتی دەژڵێت بارودۆخەکە وا دەخوازێت بە هەر نرخێک بێت بگەنێ گوتاری لە هەرێمی کوردستاندا. پێشنیازەکان یەکێتی یانەوەتا مێزە هاوبەشەکەی چوار لایەنەکە تێک دەدات یان پارتیش بۆ سەر هەمان مێز بانگێش دەکات چونکە سێ لایەنە هاوبەشەکەی هەر یەکەیان خوێندنەوەیکی جیاوازی بۆ پێشنیازەکان یەکێتی هەیە. هێمن مەحموود نارتی، سلێمانی.